بەخێراتنی هەموو جەماعاتی دەکەم کە هاتینە لێرە ئامادە بووینە ئەوە 3 سال بەسەر شەهیدبوونی هەڤار باشوور سۆرانی دا تێدەپەڕیتن. من وەکو باوکی شەهید لەسەر کۆمیتەی شەهیدانی خانەوادەی پەکەکە 3 سال بەسەر شەهیدبوونی شەهید باشووری دا تێپەڕیە. شەهید باشوور ئەو قارەمانە بوو کە لێرە چوو لە عەفرین شەهید بوو. ئێمەی ملەتی کورد ئەوە چەندەهای ساڵە لەو نەهامەتیەی داینا کە ناحەزانی ملەتی کورد بەڕاستی زۆر زولم لە کوردی مەزلوم دەکەن لەبەر ئەوەی خاکمان داگیر دەکەن و ڕۆڵەکانمان هەند لە عتف و بەزەوی خۆیان و لە قەهر و چینەی پەرگەندەی خاک و وەتەن دەبن، عەشقی خاک و وەتەن لێیان دەدا و دەچن شەهید دەبن. ئەوجا باشوور سۆرانی لێرە چوو لە عەفرین شەهید بوو. ئێستا خەرکی ڕۆژاوا دێ لە عەفتانی لە چیای گارەی لە چیای مەتینان لەسەر خاکی پیرۆزی کوردستان شەهید دەبیتن. کابرا لە ڕۆژهەڵات دێتن دەچی عینە لەسەر خاکی کوردستان لە گارەی شەهید دەبیتن. لەبەر ئەوەی ئەمە سەدەهای ساڵە ئەو نەهامەتیە ملی گرتینە و ئەو داگیرکەرانە زولممان لێ دەکەن و تەعدامان لێ دەکەن و خاک و نیشتیمانمان داگیر دەکەن و دەیانەوێ ملەتی کورد کیانی نەمینێ و بە هیچ شێوەیەکی لە ناوی ببەن، خاک و وراتمان داگیرکەن و نیشتیمانمان لێ داگیرکەن و ئەمە بکەینە کۆلەی بەدەستی خۆیان. بەس دڵنیاشیان دەکەمەوە هەتا ڕۆڵەی کورد مابی ئەوان ئەو فکر و خەیاریان لە فکری خۆ باوێنە دەرێ جارێکی دیکە بێن کورد بفتە کۆلەی بەدەستی وان و ئەوان مەحامەلە بە کورد بکەن. لەبەر ئەوەی ئێمەی ملەتی کورد ئێستا ساحێبی قووەتی خۆینە و ساحێبی جەیشی خۆینە و ساحێبی سەدەهای گەلیلاینە لەو چیایانە کە بە سیلاعەکی هاکەزایی بەرامبەر دەبابە و تەیارەی شەڕی دەکاتن. دوژمنانی ملەتی کورد با زۆر چاک بزانن ئەمە ئەوها بە ئەوەی لیان ئەوە نابین و کوردیش هەموو یەکە، هەموو یەک پارچەیە، یەکێتی نەتەوەی کورد بەسەر دێخیتن و سەرکەوتنی شەر ئیمەیە و شەهید نامرن، شەهید نامرن، شەهید نامرن.